بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه ومن اهتدى بهديه وصار على نهجه إلى يوم الدين. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا. بوشویستان و ئازیزان مامۆستایانی سەنجین و قەدرگران، السلام عليكم ورحمة الله وبركاته. بۆشحاڵین کەوا بەردەوامین لە درێژەی وانە و دەرسەکانی کتابی مەتنی ئەبی شوجاع کە فتح القەریری پێ ئەگوترێت. ئێمە بە پشتیوانی خوای گەورە کە تا ئێستا بەردەوام بووینە، وەک لەوانەی ڕابردوودا باسمان کرد کە عولەما دابەشکاریەکیان کردیە لە نێوان ئەو بابەتانەی کە ئێمە باسمان کردو و ئەو ڕۆپەی ئەگەین. بابەتەکانی ڕابردوویان کتاب و تەهارە و سەڵات و سیام و زەکات و حەج و ئەوانە بە عیبادەتیان ناوناون. ئەو بابەتانەی کە دێر لە مەودواش بە بابەتی معاملاتیان ناوناون. بەڵام لە ڕاستیدا عیبادەت هەمووی دەگریتەوە. خوای پەروەردگارە فەرمێت وما خلقت الجن والإنس إلا ليعبدون. عیبادەت یاخود فەلسەفەی عیبادەت هەموو گۆشەنیگا و کات و ساتەکانی مرۆڤ ئەگریتەوە، ئەگەر لە مزگەوت بێ، ئەگەر لە بازار بێتن. بەڵام ئەو دابەشکاریەوە بەس لێردا ئەو عیبادەتە سڕفەی کەوا ئینسان پێی ئەنجامەدا نێوان خۆی و خوایە. بەڵام ئەوەی دیکە وەک بڵین تێکەڵەیەکە لە نێوان خۆت و بەندەکان یاخود ئەو کەسانی کە لە دەوروبەرت دانا، بەڵام دووبارە دەبێ ئیلتیزام بەو ئەحکام و بەو مەرج و شەرتانەوەکەی کەوا شەریعەت لە بۆی داناوی. جا ئێستا ئێمە ئەوڕۆ دەگەینە کتاب البيوع وغيرها من المعاملات. باسی بیوع و کڕین و فرۆشتن دەکا و جگە لەوانەش. پێم خۆشە لێرانە وەقفەیەک هەڵوێستەیەک بکەین کە دەچینە خزمەت ئەو بابە یاخود ئەو کتابە زانایان لە ژێر ڕۆشنایی فەرمودەکانی خدای پەروەردگار و فەرمایشە بەنرخەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کۆمەڵێک بابەتی زۆر گرینگیان لە باسی معاملات لۆ ئێمە باس کردیە، کۆیان کردیتەوە. ئایا فعلاً پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەو تەمەنەی کەوا لە مەدینەدا بووە بە تایبەت، چونکە مەسەلەی ئەحکام معلومی جەنابتانە زۆرتر لە مەدینە ثابت ئەبێ و جێگیر ئەبێتن. قۆناغی مەکە زیاتر عەقیدەیە و دابەزینی ئایەتی قەسەسە. ئایا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو هەموو تەئکیدکردنەوە، ئەو هەموو پرسیار لێکردنە و فەرمایشانەی دەربارەی معاملات چۆنە؟ یعنی ئەگەر بێت و گەڕانەوەیەک بە خۆمان بکەین لە بۆ سەردەمی پێغەمبەری ئازیزمان عليه الصلاة والسلام و پێشتریش چۆن؟ معلومی جەنابتانە عەرەب لە کۆنەوە خەریکی تیجارەت بووینە. تەنانەت هەندێک لە عولەما دەڵێن سوورەی فیل و سوورەی قوڕەیش یەک سوورەتن. هەندێکیان دەڵێن نا، پەیوەندیان زۆرە. تەبەن کۆمەڵێک عولەما تەفسیری ئاەتەکانیان بە تەناسوب و مناسەبات کردیە، ئەو تەڕابوتەی نێوان سوورە و نێوان ئاەت. سوورەی قوڕەیش پەیوەندیەکی زۆری لەگەڵ سوورەی فیل هەیە. لە چووە؟ خوای پەروەردگار لە کۆتاییەکەی ئەفەرمێ فەجعلهم كعصف مأكول لإيلاف قريش إيلافهم رحلة الشتاء والصيف. دەڵێن خوای پەروەردگار کە ئەبڕەها هات ئەوها لە ناوی بردن لۆ ئەوەی ئەو تیجارەت و ئەو ئولفەتەی کە قوڕەیش بە تیجارەتیان وەگرت بوو کە تیجارەتی هاوینە و زستانیان هەبوو، زستانان لە بۆ یەمەن دەچوون و هاوینان لە بۆ شامە چوون لۆ ئەوی بەردەوام بێ. لەبەرچی؟ لەبەرەوەی قوڕەیش لە ناو ئەقوام و نەتەوەکانی دیکەدا زۆر بەڕێز بوون، لەبەرەوەی جیرانی بەیتی خوا بوون. تەنانەت ملوکەکان لە سەردەمی زوو ڕێزیان لێ ئەگرتن، پیانە گوتن ئەهل الله، لەبەرەوانە جیرانی کەعبەن. تەمان کەعبە هەر مەکانەتێکی بەرزی هەبووە و ئەو شەڕانەی کەوا لە مێژوودا ڕووی داینە دەتوانی بڵێ ١٩٩ شەڕەکان ئایدۆلۆژی بووینە، ئەو جا تیجاری و سیاسی بووینە و لە دوایشدا عەسکەری بووینە. عەسکەر کە خرایتە گەڕ لە پێناوی ئەو سێ ڕوکن ئەساسیانە بووە. ئەبڕەها کە دێ شەڕێکی ئایدۆلۆژی ئەکا، بەڵام لە پشتەوەیدا
تیجارەتی شەیە دەیەوێت هەیمەنەی قوڕیش بینتە خوارێ لێ عولەما دەڵێن کە ئەو تێکشکێنران لۆ ئەوەی قوڕیش هەر بە مەزنین بمێنەوە تەمان ئەوە بۆ چوونە تەفسیرە ئەگەر نا عیلمی تەواو لەلای خوای پەروەردگارە بەڵام قسەیەکی جوانە جامە بەس لێرەدا لەسەر ئولفەتی عەرەب بە تیجارەت تقریبا نزیکەی 10 قەڕن کەمتر پێشتر یەمەنیەکان و غەیری یەمەنیەکان کردیتیان دوایە وردە لە دەست یەمەنیەکان و ئەنباتەکان و یەهود و ئەوانە دێتە دەرێت تا دەکەوێتەوە دەست قوڕەیش پێشی ئیسلام ئیتر قوڕەیش سەرقاڵ بووینە بە تیجارەت منتیقەی جەزیرەی عەرەبی کەوتیتە نێوان کۆمەڵێک شارستانەتی و کۆمەڵێک زلهێزی گەورەی ئەو کاتی نێوان سین و هیند و فارس لە ڕۆژهەڵات لەگەڵ ئەحباش و حەبەشەکان و میسر و قبتیەکان و ڕۆمان و یۆنانیەکان ئیتر ئەو تیجارەتە ئەو پەیوەندیە تیجاری کە ئێستاش حالیەن لە دووبەی بەردەوامە ئەوە بوعدێکی تاریخی کۆنی هەیە و زۆرینەی زلهێزەکان لە ڕابردووش تا ئەسکەندەری مەقدۆنیش زۆر تەئکیدی لەسەر گرتنی ئەو منتیقە کردیا زۆر بەخێر و بێر بووە تەنانەت ئەسمەعی دەڵێت کۆمەڵێک شت هەیە لە یەمەن ئەگەر لە یەمەن نەبایە لە بۆ وڵاتانی دیکە نەنێردرابایە وڵاتان لێ بێبەش ئەبوون سمغە و خەنەیە و کۆمەڵێک لەو بابەتانەی کەوا داودەرمان و خواردن و ڕنگ و ئەلوانی کاتی خۆی کەوا جلوبەرچیان پێ تەلوینە کرد خمخانەیان پێگۆ و نیماوە ساباس ڕەنجی ئەوانە خمیان پێگۆ ئیتر ئەو بابەتانە مەبەست لێرەدا عەرەب خورما و قەسپ و ئەو شتانەی ناردیە پێستەی ناردیە و ئەوەی دیکەشی هاوردە کردیە ئەوەی هیند و سین و ئەوانە ئاڵ و گۆڕچەی پێکردیە ڕۆتۆڕی هینایە بردیتی و هەیان بووە ئەو بابەتانە هەبووە مەبەستی من لێرەدا چییە ومعلومی جەنابتانە لە سوورەتی الجموعە کە وإذا رأوا خواهي پروردگار فرمي وإذا رأوا تجارة أو لهوا انفضوا إليها وتركوك قائما تاكوتاي قل ما عند الله خير من الله ومن التجارة والله خير الرازقين آتك كلبو جاء أو كوملك شتمان ودرخاتن كفعلا تجارة هبوة دحيي كلبي يعني دحيي كلبي كأو تجارتي ديني توا ده هەندێکیان دەڵێن ئەو کاتی لە مەدینەدا جۆرێک لە برسێتی و غەلا هەبووە و دەڵێن سەرەتاش بووە کە نێیان زانیە لۆیە کە عادەتی عەرەب وا بوو کە قافڵەیەک دەهاتەوە لە بەرەوەی دەمەچی پێ ئەچوو ئیتر بە مانگ بوو بە چەندی پێ ئەچوو کە دەهاتنەوە بە دەف و بە دۆڵ و زوڕنا و جۆرێک لە هەلهەلە پێشوازی لێکرا کە دێتەوە ئیتر لەو کاتیدا ئەوانەی لە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم هەندێکیان دەڵێن 12 دەمینێنەوە هەندێکیان دەڵێن 8 دەمینێنەوە هەندێکیان دەڵێن 40 دەمینێنەوە یعنی ئەکثەریەکەی چلە بەڵام زۆربەی لەسەرەوەیە 12 تەمەنەوە حکمێکی شەرعیشی لۆ دیار کردین و لە هەمان کاتدا خەریکی تیجارەتیش بوون واتە عەرەب سەرقاڵی تیجارەت بووە و معلومی جەنابتانە ئیمامی عوثمان کە خاوەنی هەموو ماڵ و سامانە بووە لە تیجارەت بووە و تەنانەت زانایان حتا باسەکەن ئیمامی ئەبوبەکر ئیمامی عومەر ئیمامی عوثمان ڕەزا و ڕەحمەتی خوان لەبێ هەرسێکیان تاجیر بووینە ئیمامی عەلی تەمان بەخۆی لەبەرەوەی منداڵ بووە پێشتر خەریکی نەبووە و خودی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەفەری تیجارەتی کردیە کەواتە تیجارەت شتێکی باو بووە ئەو خاکە لەگەڵەوەی دا منتیقەی تایفەوانە کۆمەڵێک پیت و بەرەکەتی زراعی هەبووە و لە مەدینەدا بەڵام زۆربەی هەرە زۆری خەریکی تیجارەت بووە تەنانەت دەڵێن زۆربەیان یان تاجیر بووە یان ڕێخەری قافڵە بووە یان دوور لە ڕووتان ئەو ئاژەڵانەی هەی بووە ئەسپ و عشتوانە بەکرێدایە یان بە جۆرێک لە جۆرەکان وەکو خزمەتکار لەگەڵ یعنی زۆربەی ئەو منتیقە خەریک بووە لۆی ئیتر ئەو قسە و باسی کە ئێستا ئێمە لێرانە باسی ئەکەین هەڵقوڵاوی ئەوەیە ئەمە لە باسی زەکات ئەگەر وەبیرتان مێ باسمان کرد گوتمان زۆر جار ڕەخنەمان لێ ئەژیرێ یاخود ڕەخنە نا یعنی لە بێ ئاگایی بەرامبەرەکانمانە دەڵێن ئیسلام بەکەنچی ژیان و ئەوە نایێت لەبەرەوەی زۆر بوار تێداونە تەمان لە سەریان نەخوێنیتەوە کاکە ئێمە نەک زەکاتمان هەیە کۆمەڵێک ئەبوابی زۆر مهممان هەیە لە باسی تیجارەت کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مخاطبەی ئیسلام و مسلمانان و غەیری مسلمانانی پێکردیە کەواتە ئیسلام خاڵی نییە لە بابەتی تیجارەت و مالیە و ئەوەی کە ئێستاش گەیشتی تەمە
بەڕاستی لەگەڵ ڕێزم ئەگەر ینی بێ ئەدەبینە بێ ئەو قسانی کەکرانیا زۆر زار کەسایەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر بە هەژار نیشانەدرێ لە ڕاستی داوانیە. ئەو حەقیقەتە دوورە. پێغەمبەرێک صلی الله علیه وسلم کاتێک کە وەفاتەکان 9 خێزانی هەبێ، باشە من لە زەنابتانە پرسم ئەو 9 خێزانە بەچ بەڕێوە چوون؟ هەمە ئێستا یەک خێزانمان پێ بەڕێوە ناچێتن. خۆشیان لە هەموو سەردەمێک بەقەدەر خۆی سەقت بووە، لە هەموو سەردەمێک بێبارانی بێ یعنی ژیان تەنگبوون یاخود غەلا ئەوانە ئەوەی تەسیری تێکردیە. کەواتە نا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم كان رسول الله صلى الله عليه وسلم غنيا ثريا ومنفقا لا فقير زاهدا. طبعا کتابێکیە لە پێشەنگای ئێستاش هەیە، کاتی خۆش کە هات گیران و ئێستاش بە 25 زاری یەک جڵدە. کتابێکی زۆر مهمە کە باسی و بابەتە ئاکاتن. تەمانەوە لە کتابەکانی کەش باسکراوە، بەڵام ئەو کتابە زۆر مهمە، ینی پێویستە بەڕاستی ئاگادار بین لەوەیدا کە ئەو بابەتە زۆر زاروەیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر بە هەژار و نەدار و بەوە نیشاندە. یان ئیمامی عومەر بەرگێکی دەبەردا بۆ ئەوەندە پینە خۆ قەینا کە ئەکرێت جارێک لە جارەکان و هەندێک لە کاتەکانی ژیان لە عام و ڕەمادە چۆن بووە تا قوڕەقوڕی زجی هاتیە، بەڵام سەرقاڵی تیجارەت بووینە. کاتێک ئیمامی عوثمان باشەدی لۆ ئەوە زق ناکرێتەوە، مەبەسمان لێرە لە پاڵدانەوەی مسلمانانە تیجارەت و سیاسەتماندا خەڵکانێکی دیکە، بۆی ئێستا ئێمە دەست پانەکەینەوە لەبەر ئەوان. هەموو مسلمان ئەبێ سیاسی بێ، هەم توجاریش بێ و تاجیر بێت و بتوانی ئەو دوو شاڕەگانەی ژیان بەخۆی بەڕێوە باتن کە ئیسلام زۆر تاکیدی لەسەر کردیتەوە. تەمان بابەتی دیکە زۆرە، بەڵام بە حەقەت بە تبچینەوە خزمەت دەقەکان باسی معاملە و کڕین و فرۆشنە کاتن. تەمان لێرانە بە کورتیش کۆمەڵێک ئەبوابی کورتی هیناون بە پوختی دەفەرمێت البيوع 3 أشياء. کڕین و فرۆشتن 3 جۆرە، یاخود 3 جۆر تەعاملکردن لەگەڵ کڕین و فرۆشتن هەنا. بيع عين مشاهدة فجائز. کڕین و فرۆشتنێک لە بەرچاو ئەو کەرستەیە ئەو کاڵایە دەکڕی و لە بەرچاوە و دەی قرسێنی و معاملە دەکەی و ئەهلی تیجارەتی دەزانی. وبيع شيء موصوف في الذمة فجائز. ياخذ كرين وفروشتنيك دكي وصفي أكي اشتكى لبرتاونية بلام وصفي اشتكى أكي دليكاك أو سعري كبيتا فروشم أو رنجية أو شكلية أو موديلية أو جورة يعني شركة دروسي كده ياخذ أو دور لروتان أو سيالة دا فروشم رنجي وايا تمني وايا أو دا قول كي طبعا أواني لا أهلي ميدان وانا دزانن یان ئەو خواردنت پێ دەفرۆشم. ئیتر ئەو وەسفانەی کە دەڵێ کە تێیدا بێنە جێ کاتێک دەبینرێت و لە نێوان بایع و مشتری وە دیارەکەوێت. إذا وجد الصفة على ما وصف به، يعني کاتێک کە ئەو شتە کە وەصفمان کرد هاتە جێ لە ئەو شتەی کە باسمان کرد، يعني لەما بینی بایع و مشتری. ئەوە هەر لەگەڵی دووەمدایەوە. بيع شيء موصوف في الذمة، كرين وفروشني شتيك كوصفكاني تيدا بيت زي دروستا كاتك إذا وجد الصفة على ما وصف به، كصفة كاني كأو باس كرني باس مانكر تيدا بيت زي كاتك أو كالايا أو شتا لبردزبو. وبيع عين غائبة لم تشاهد فلا يجوز. كرين وفروشني چي كلبرتاو نبيت نزاندراو بيتن نكويت بردست ئەوەیان دروست نییە. ئەوە یعنی 3 جۆر ئەوەی باسکردن لێراندا کڕین و فرۆشتن، یەکیان لەبەر دەستا، یەکیان وەصفەکرێ، یەکیان لەبەر دەست نییە. بۆیە کڕین و فرۆشتنێک کە تا قەبض نەکرێتن و بەردەست نەکەوێتن ناکرێتن. ئەوە جۆرێکە لە بەیع الغەرەر کە نەبوو بیتە موڵکی تو یافۆت قەبضت نەکرد بێتن. لە بەیعەکان زۆر تاکید لەسەر قەبضێکە یان تەملیکەکە، شەکەتی خۆت بێ لبردست بيتن بتواني تصرف في تدابكي. ويصح بيع كل طاهر منتفع به. دروستا كرين وفروشتي همشتيكي باك واتشتكى دبي باك بيتن اوي كدي كرين ودي فروشين دبيشتكى لروانجي شرعي وباك بيشتي بيست شرعا كرين وفروشني لسرنيه. ومنتفع به سودي لورجيلي، يعني اشتكى
شتێک نەبێتن کە یعنی سوودی لێوەرنەگیرێتن. جا نمونە بۆ نمونە بە حەشەڕە و شتووە دەین تۆ بە شتی واکە لە کتابەکان لە کاتی خۆ، ینی شتێک کە هیچ بەرهەمی نەبیتن هەر لەو گۆڕەی بفرۆشێتن، ئەوە دروست نییە. مەملووکین و ئەو شتە ئەو بائیعە کە دەیفرۆشیتن خاوەنداریەتی هەبیتن، واتە هی خۆی بیتن. ئەگەر هێشتاکە لە بەردەستیدا نەبێتن ناکرێتن. ینی زۆر جاروەیە لە دەبینی کەسێک نەی کردیتە ماڵی خۆی، بە تایبەت ئێستا کە ئەو شتانە زۆر ڕوو ئەداتن لە ئەنجامی کڕینی فرۆشی ئەلکترۆنیۆنە، نەی کردیتە ماڵی خۆی دەیەوێتن مشتریەکی لۆ پەیداکە، ئەوە خەتەرە، ناکرێتن. دەبێت لەبەردەست بێت و مەملوک بێت و خاوەنداریەتیە بێتن. ولا يصح بيع عين نجسة، دروست نییە. تەمەن باسی تائیرمان کرد دووبارە ئەکاتەوە بە عیبارەتێش کە دروست نییە کڕین و فرۆشتنی شتێکی پیس وەکو سەگ و بەراز و دوور لە ڕووتان، یاخود ئەو شتانەی بڵێن دیقنە و کشپل و ڕیخ و ئەو شتانە، چکە ئەوانە شەر کڕین و فرۆشتنیان پێکرێتن بە نێوڕێک لە نەوەکان، جا ئەڵێ ئەوە دروست نییە. وما لا منفعة فيه، و ئەوەی کەوا هیچ سوودی لێوەرناگیرێتن. یعنی ئەوە دووبارەی کردەوە عیبارەتەکە بە درێژتر. جا لێران دەڵێت کە عەقرەب ونەمل وسەبع لا ينفع به، یعنی ئەو شتانەی وەکو دوو پشکە و مار و بڵێن شتی دڕندا وەکو مێرو و ئەو شتانە، ئەوانە ئەڵێ دروست نییە چکە منفعەتیان لێوەرناگیرێتن. یان شتی پیس وەکو عارەق و ئەو شتانە، یان ڕوون و شتیوە کاتێکەوە شتێکی پیسێکەوی تێ لەبەرەوەی ئەو شتانە شلن، یان شیرێک کە شتی پیسێکەوی تێ لەبەرەوەی یەک زیان ناکرێتەوە ئەو پیسە، ئەوە دروست نییە بفرۆشێتن. طبعا ئەو شتانە لەوانەیە ئێستا ئەو سەردەمەی ئەو جۆرە سانە جیاواز بن بە حەقەت. یعنی ئێستامە مەسەلەی ئەو شتانە لەوانەیە لە مختبەرات و شتیوە ئیتر ڕەئی زانایان ئەکرێ ڕەئی نوێ هەبیتن و ئەکرێ لە مەذهبی شافعی بەولاوە ڕەئی دیکە بیتن، بەڵام لێرانە ئەبەو شێوازەی شەرحی ئەو بابەتانە ئەکاتن. واتە ئەمە ئێستا لێرانە کە باسەکەین بە حەقەت هەر لە خودی مەذهبی شافعی ڕەئی بۆ چوونی دیکە هەیە، بەڵام ئەو خودی مەتنەکە ئەمە کەشی ئەکەینەوە. ئەو جار دێتە سەر باسێکی زۆر گرنگ کە یعنی دەبینی لە قورئانی پیرۆزدا خوای پەروەردگار کڕین و فرۆشتنی بەیع لە بەرامبەر بابەتێکی دیکە لە کڕین و فرۆشتنە ناجائیزەکانی دانایە، یعنی هەموویانی بەرامبەر بەو یاکردینەوە بێکوشە. خوای پەروەردگار فەرمێ وأحل الله البيع وحرم الربا. ڕیبا یەکێکە لە کڕین و فرۆشتنە حەرامەکان و نادروستەکان لە بەرامبەر بەیع دانەیە، ئەگەرچی بەیع هەموو کڕین و فرۆشتەکانە. بۆیە ڕیبا بە حەقەت زۆر زۆر خەتەرە کە معلومی جەنابتانانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تەئکید لەسەر هەموو کەسەکانە کاتەوە کەوا مشتەڕەکن تێیدا. دوێ بەڕاستی ئیشکردن لە بنووکەکان دەبی کابرا زۆر زۆر ئاگادار بی، چونکە نەسەکە سەریعە سەریحە و بڵێن یعنی هیچ بەناو باساوێش تێدا نییە. تەنانەت خوای پەروەردگار کاتێکەوە باسی ڕیبا ئەکاتنە فەرمێ یعنی ئەوانەی کەوا ڕیبا خۆرنوانە وەک بڵێن ئیعلانی حربەکەن لەگەڵ خوای پەروەردگار، خوا پەنامەندە. والربا في الذهب والفضة والمطعومات ولا يجوز. دەفەرمێتی ڕیبا لە چ ڕوو ئەداتن؟ لە زێر، لە زی و لە خواردەمەنیەکان، لەوانە ڕیبا ڕوو ئەداتن. طبعا لە بەرامبەر زێر و زی و ئەو عملەی ئێستاکە چونکە ڕەسیدەکەی زێر و زی و لە بڕی زێر و زی و بەکاردێتن، واتە ئەوانیش عینی باماشەوە و مەطعوماتیش ئەدویە و ئەوانش ئەگرێتەوە. یعنی عولەما کە باسییان کردیە لەبەرەوەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی خوێ و ئەوانە ئەکاتن. جا وەک بڵێن لە ئاسی خوێ یعنی ئەوەیان داناوە، بڵێن دا و دەرمانیشیان داناوە. تەمەن بە ڕیبایەکانی کە زیاد و کەم پێ بەرامبەر یەکتری، ئەوە ڕیبای دیکەش ئەگرێتەوە. ئەفەرمێ ولا يجوز بيع الذهب بالذهب والفضة كذلك إلا متماثلا نقدا. دروست نییە زێر بە زێر و زیو بە زیو تەنانەت مەگەر ئەوەندە نەبێتن ئەگەر بەرامبەر یەکتری بنواتە، ئەو بۆ نمونە 10 مسقاڵە ئەویش 10 مسقاڵ بێ و دەست بە جێش لە یەکتری وەربژیرێ.
ئێستا شتێک هەیە بۆ نمونە زۆر جاروەیە کابرا دەچیتن کاتێک کە ژمارەکردنیەکە یاخود لۆ خێزانەکەی خۆی زێڕی دەکڕیتن جازی و بەیان زێر بە کە زۆرتر لە زێڕی پارەی وێنامینێ بەرامبەر ئەو خشڵەی کەوا هەڵی گرتێ لە بۆ خێزانی لێرە ناتوانێ بڵێ وڵات دوایە لۆ دەینمەوە هەندێکمدا عولەما ڕێگەیە چارەیەکیان دیتیتەوە کابرا دەتوانێت لە بەرامبەر ئەوەدا پارەی بە قەرز لە خاوەن زێڕنگرەکە وەربگریت بڵێ کاکە پارەم تەواو نییە ئەگەر ڕازیتە و معاملە جێبەجێ بکرێت لە ڕوانگەی شەرعیەوە ئەتوو ملیۆنێکی بدە من با من بە پارە قەرزداری تو بم کاتێک کە زێڕەکەی لێ ئەکریتن بۆ نمونە دەکاتە 900,000 با بدات نەک بۆ نمونە 850 بداتێ 50 بمینێ 700 بداتێ 200 بمینێتر لێرانە ئەوە دەبیتە ڕیبا دروست نییە با بە پارە قەرزداری بیت لێ بە حەقەت دەبی ئاگادار بین لەوان ئێمە بڵین باشە ئەو عملە کچکانە بەڵام ڕیبا لە بەرەوەی ئەتوو ئەو ئیعتیبارانەی کە ئیسلام دانایەن لۆ معاملە و گرێبەسێکی کچکەی دانایەن لۆ زۆری ئێمە دیارە دەزانین ئەو بنووکانەی کە ئینهیاریانێنە حتا لە عالەمی غەربیش ڕیبا و سەرچاوی گرت تەنانەت کتابێک هەیە قەناعەتم وایە زۆر بەتان خوێن بیتانەوە کتابێکی زۆر باشە ئەحجار على رقعة الشطرنج کتابێکی زۆر باشە باسە کاتن ئەو ئەفسەرە ئەڵمانیە دەڵێت ئەوروپا ئەو کاتەی لە ئیسراحەتدا بوو کەوا جوولەکەی لێ نەبوون لەبەرەوەی جوولەکەکان هەل لە ئەوەڵدا لە ماڵەی ڕیچارد کە یەکەم کەسن کە ئێستاش عالەم بەڕێوە ئەبن لە سەیڕەفە دەستیان پێکردیە ڕیچارد ئەو شتە بووە کە لەسەر دەرکەیدایە وەکو ڕەمزێک کە لەسەر دەرگەی سەیڕەفەکەیدایە ئیتر وای لێ دەی پارەیە زۆرە بێتن دەوڵات قەرزداری ئەوانە بێتن کە قەرزدارە بن جوولەکە لە کۆنەوە بە ڕیبا ئیشیان کردیە تەنانەت لە جەزیرەی عەرەبی لە مەنتیقەی خەیبەر و ئەوانە کە مابووینەوە کاتی خۆی یعنی تەعامولیان زۆر لەگەڵ عەرەبتون بە لەو بابەتەوە جا ئەو مەسەلە ڕیبەویە یعنی ئێستا ژەگەڵدابیتن دوو دەوڵەتی جیهانی زلهێز بانکە مەرکەزیەکانیان لە دەستی ئەو بنەماڵەدانیە بانکی مەرکەزی سینی لەگەڵ ڕووسی ئەوە دەگوترێ ئیتر تاچەند ئەویش ڕاستە لۆیە عالەم کە تووشی جیهان کە تووشی ئەو غەلا و ئەو وەزع بۆ چکەشتێکی جیهانیە لە ئەنجامی ئەو ڕیبایەیە جامە لە کەم ڕاکە چاوتەیەکەین هەتا زۆر لێ بەڕاستی خەتەرە وای پەروەردگار زۆر بە خراپ ناوی بردیانی هەموو معاملە خراپەکانی وەکو تەسمی کول بە جزء ناوی بردی والله أعلم ولا بيع مبتاعه حتى يقبضه ودرسنية فرۆشتنی شتێک کە کڕی بیتی تا وەری نەگرێتن کە باسمان کرد لە ڕابردووش یعنی ولا بيع مبتاعه حتى يقبضه دروستنیە فرۆشتنی شتێک کە یعنی حتاکو قبضی نەکا و نەبێتە خاوەنی و تەملیک نەکا و تەسەڕوف تێدا نەکا ئەو جا بیفرۆشتەوە بيع اللحم بالحيوان دروستنیە بۆ نمونە بزنێک چێڵێک دوور لە ڕووتان ینی ئاژەڵێک 20 کیلۆیەتی بەرامبەرەکەی 20 کیلۆ گۆشتی بداتێ تەمەن حەدیثی دەربارە هاتیە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویتی ینی نەسی ئەوەیە لەگەڵ هاتیە جا عولەما لێرانە قیاسێکیان کردێ دەڵێن بە هەمان شێوە دروستنیە ئار بەرامبەر گەنم بەرامبەر ئارد یان بۆ نمونە کونجی بەرامبەر زەیتەکەی زەیت بەرامبەر کونجەکەی ئەوە یعنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە شتێکی فەرموو ئیتر دەبێ ئێمە تەسمیلی بین ولا ويجوز بيع الذهب بالفضة متفاضلا نقدا دروستا زير بزيو متفاضلا واتبون من الزيرة كدا مسقالة زيوكا تل مسقالة 50 مسقالة متفاضل بي واتا أولوي زور تربي زيوكا برامبر زيركي بلام نقدا أو مرزي كوال لزير بزير هبو متماثل ناميني بلام نقدا دز بزيدة بيها بيتن لو يسام عمليك هي زۆر باوە دەچن دیناری تەسمیل دەکەن لە شوێنشکە دۆلاری وەردەگرنەوە وە ئەو جۆرە معاملە هەیە یعنی ئێستا حالیان وابزانم خەڵکێک سەرقاڵی ئەو بابەت هەیە دروست نییەوە دروست نییە تەمان حەدیثی صریحی لەسەرە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ
الذهب بالذهب والفضة بالفضة والبر بالبر والشعير بالشعير والتمر بالتمر والملح بالملح مثلا بمثل. هەموو ئەو جنسانە کە باسمان کرد، زێڕ و زی و گەنم و جۆ و خوڕما و خوێ، هەمویان بەرامبەر یەکتری. ئەو بەرامبەرە واتە چەند چیلۆیە ئەوەندە چیلۆیە، چەند مسقاڵە ئەوەندە مسقاڵە، چەند غرام ئەوەندە. فمن زاد أو استزاد فقد أربى الآخذ والمعطي في سواء. کەسێک کەوا زێدە بکاتن یاخود بۆ نمونە داوای زێدەیی بکاتن، ئەوە بەڕاستی تووشی ڕیبا بووە. ئاخید و معتیش لەوەی داوە کویەکن ناکرێتن، هەردووچیان تاوانبارن. واتە یعنی بە هیچ شێوازێک دروست نییە ئەگەر بێت و جنسەکان وەکو یەکتری بن، یەکتری زۆرتر بن، بەڵکو دەبی وەکو یەکتری بن، ئەگەر جنسەکان یەکتری بن و دەست بە دەستیش بیتن. وكذلك المطعومات، بهمان شێوە ئەوەی کە باسمان کرد دەربارەی زێڕوزی و دەربارەی خواردەمەنیەکانی شوایە، واتە ئەوانیش ئەوانەی ڕیبەوین کە باسمان کردن دەبی وەچی یەکتری بن کاتێکەوە دەفرۆشین و دەکڕین. بەڵام ئەگەر شتەکان تەمەن ئێستا و ئاڵوگۆڕچەیە کەمتر ماوە، بەڵام جاران لە گوندان تریان دەهینا لەو خۆشناوەتەی دەهاتنە مەنتیقەی دەشتی ئەولێرێ، تریان بە گەنمەدا لەبەرەوەی جیاواز بوون، تریەکەیان زۆرتر عەفەن کەمتر بوو، گەنمەکەیان زۆرتر دائەنە لە بەرامبەر ئەوە. لە شوێنی دیکە بۆ نمونە لۆکە هەبووە، لە شوێنی دیکە لەوانەیە بەرووبوومی داروباری دیکە هەبووە، جا ئەو متەفاضیلە دروستە. بەڵام کاتێکەوە مێوش بە مێوش ئەدرێتن، تەنانەت عولەما باسییان کردی ئەگەر کۆمە بۆ نمونە لێرانە کۆمە خوڕمایەک لەگەڵ کۆمەڵە خوڕمایەک ئەلێرانە کۆمە کراینە، ئەوەش نابی لەبەرەوەی دیار نییە، دەبی بە کەیل بژمێردرێتن. بۆ نمونەوە ئەوەندە تەنەکەیە ئەوەش ئەوەندە تەنەکەیە، ئەوە ئەوەندە چیلۆیە وەش ئەوەندە چیلۆیە، واتە ناکرێ بە کۆمەڵ لەبەرەوەی ڕاستەوخۆ دەرناچی، یان بۆ منە مێوژە یان خوێیە، دەبی وەزنەکە دیار بی، هیچ شتێکی تێدا ئاڵۆزیەکی تێدا نەبیتن. لا يجوز بيع الجنس منها بمثله إلا متماثلا نقدا. لمطعوماتش بامان شێواتا دەبی ئەگەر بێت و جنسەکان وەکو باسمان کرد دەبی وەکو یەکتری بن. ويجوز بيع الجنس منها بغير متفاضل النقد. بهمان شێوە ئەگەر هاتوو جۆرە خواردنێک بە جۆرە خواردنێکی کەماندا، بۆ نمونە ئەوانەی کە خوێیان هەیە تو دەسی خوێیان لێکڕی، جاران خەڵک دەچوو لە ئێرانی خوێی دێنە، وینێ ئێستاکە کەمتر ئەو بازاڕە براوە. بەڵام ئەوە لەو فەڕەزنا ئەگەر جاروەیە لە گوندان کەسێک تووشە بێیان لەبەر دەرگەی ماڵان زۆر جاروەهەیە ئەوانەی دێن ئەو عتار و نازانم چیان پێڵن ئەوانەی پیکا بوشتیوە، نی خەڵکێک لەوانەیە تووشی ئەو بابەتی ببیتن، لەبەرەوەی زۆر گوێ پێنادن بەڕاستی بێن بالاتن لە وەزن و لە کێشان و لەبەرەوەی تەعامل لەگەڵ فیئەیەکەکەن کە ئافرەتە و کە خەڵکی ماڵەیە زۆر گوێ پێنادن. ئەن ئێرانە مەترسی توژبوون بە ڕیبای دروستە بێتن. ولا يجوز بيع الغرر، دروستیە کڕین و فرۆشتنێک کەوا دیار نەبێت. بيع الغرر وەکو باسمان کرد شتێک لە بەردەستی خۆت دانێ، بۆ نمونە کابرا دەڵێتن ئەو ماسەی لەو گۆمەدایە، یخۆ توێشتاکە نەدگرتیە، یان ئەو تەیری لەسە ئەو دارەیە، بنمونە یانی شتێک لەو بابەتە، یان شتێک کە هێشتاکە نەبوویتەی تو، بەنیازم وەڵا کۆمەڵە سیارەیەکم لە دووبەی لۆ بێتن، تو هێشتا نازانی، معاملەیە کە دیار نییە، هێشتاکە قەبضت نەکردیە، کەواتە ئەوە بەیع الغەرەرە. ئەگەر تەملیک و قەبضت نەکرد بێتن ناکرێتن. بەڵام ئەگەر بێت و قەبض کرابێ، بۆ منە ئێستا ئەو ڕۆشتێکمان هەیە سەنەدەکان دەورە بینن، چونکە ئێستا بۆ نمونە مەسەلەی خانوبەرە و زەوی و عەقاروانە قەبض ناکرێ، تەنەقولی پێ ناکرێ، بەڵام سەنەدەکان هەمان بڵێن
ئەوە ئەبینن هەمان دەوری قەبضی ئەبینن لەوەیدا کات و سەنەدەکەت تەسمیل کرد ئەوە جۆرێکە لە قەبض. الله ئاعلم. دینە سەر باس و بابەتێکی دیکە کەوا باسی خیارە، یعنی پەشیمانبوونەوە و مۆڵەتدان بە یەکتری و تەراجعکردن لە قەرارەکان. والمتبايعان بالخيار ما لم يتفرقا. واتە متبايعان مەبەست لێرەدا کڕیار و فرۆشیارە و ئیسمی تەغلیبە، مەبەستی پێ ینی بایع زیاتر کە فرۆشیار واتە مەبەستی پێ مشتریشە، واتە هەردووچیان چۆن دەڵێن والیدانیان شەمسان. دویان هەیە پەشیمانبوونەوە مالەم یەتەفەڕەقا، تاکو لەو مەزیسەی یەک جیانە بووینەوە، بەڵام بە مەرزێک هیچیان نەیان گۆدبیتن کەوا بەڵێنماندا هیچمان بۆ نییە. تەمەن ئەوەی کە بەڵێنیدا لە مەزیسەکەش کە پەشیمانبوونەوەی لۆ نییە ناتوانێت پەشیمان بیتەوە. جا لێرانە بەڕاستی شتێک دێتە گۆڕێ لە مەسەلەی ئەو بەڕێزانەی ئەو برایانەی کەوا عەقارات و شتیوە ئەکەن، بەڕاستی دەکەونە کێشەیەکی گەورە لەوەیدا کە لە ناو عەقدەکەی نووسیتیان هەر کەسێک کە پەشیمان بێتەوە 20 وەرەقە 30 وەرەقە دادەنێتن لە وەکو غەرامە. ئەوە دروست نییە لە ڕوانگەی شەرعی. شتێک عولەما بە دروستیان زانیوە کاتێکەوە ئەتوو بۆ نمونە شتێکت کڕیە عەقارێکە شتێکە کە ئەو شتەدانراوە بڵێ برامە من ئەوە دروست نییە پێت دەفرۆشمەوە، ئەمن بە 5 دەفتەرم لە تو کڕیا ئەتوو لێم بکڕەوە بە چەندم لێ کڕیەوە، ئەمن نامەوێت دڵ لەسەر نەمایە بەڵێ من وەم نەگۆتیە. ئەمە ئەگەر بۆ بڵێەوە حەقی خۆتە لە ڕوانگەی شەرعی، بەڵام ئەگەوت نەگۆتبی فعلەن لە تو ئەو مافەت سوتاوە، بەڵام پێی بفرۆشەوە ئەوە دروستە. تەمەن ئەو بەڕێزانە بەڕاستی دەست ناپارێزن لۆیە بەخۆشیان دەزانن دەڵێن ئەمە ڕەزەمان قورسەوە نییە عەقارات و ئەو بەڕێزانەی مەعرەز چیەکان و ئەگەر ڕێزم خۆ کەس لێرە بەشدار نییە جا هەر دەنجێش ناکە خۆ بەشداریش بیتن کە گوتمان ڕەزایان قورسە دوایشان گوێ لێ بینی و گەردەنیان ئازادێ مە گەردەنیان ئازاکەین سەکەین خۆیسمان بەدەست نییە ئەوانیش ئینشاڵڵا گەردەنمان ئازاکەن. لێ بەڕاستی مەبەستمان لێردا لە بابەتی شەرعیە، ینی ئەو بابەتانە قورسن. لێ ئیسلام یعنی زۆر بە گرنگی داناوە کاتێک کە دێ ناو بازار و معاملات و ئەوانە، ینی تەنانەت ئیمامی نەوەوی قسەیەکی هەیە، ینی دەفەرمێت من أراد التجارة لزمه أن يتعلم أحكامها فيتعلم شروطها وصحيح العقود من فاسد وسائر أحكامها. كسيك كديويد بازرگاني بكاتن طبعا هو حقك كدبي بزانيتن كومضك علم هنا فرض العين فرض الكفاني. كسيك كوا معاملية كاتن دبي لروانجي شرعي أو دي بزانيتن حلال وحرامتيا. جا إمامي نووي دفرمتي كسيك كديويد بازرگاني بكاتن بيويس لسري بزاني ياساو أحكامكاني كرين وفروشتن مرزكاني وبزاني أو قريبستاني دروستن لروانجي شرعي وأواني دروسنينا وهمو أحكامكاني ليه تانا كويتا احتكار تانا كويتا استغلال تانا كويتا أوهم بابتاني كوال روانجي شرعي وحراما. يعني يسابون من هواضي شي سياسي بالله وبيته وراسه وهو كابرا دست أقريته بكوغاقا كاني نافروشيد في خوش هوراسيد دوێنێ بۆن منە سەرمایەکەی بە 5 وەرەقە کڕیتی دەیەوێتن بە 6 و 7 بداتەوە، ئەوەی احتیکارە شەرعەن دروست نییە. لێ بەڕاستی ئەو بابەتانە هەموویان تووشی ماڵوێرانی ئەکاتن. لێ ئیمامی نەووی کە ئەفەرمێ و ئیمامی عومەر قسەیەکی جوانی هەیە ئەفەرمێ کەسێک کە دێتە ناو بازاڕەکانمان کە لە شەرع شارەزانەوی بانێ تووشی ڕیبا ئەبیتن ڕزا و ڕەحمەتی خوایان لێبێتن، یعنی زۆر خۆیان پاراستیە زۆر خۆیان شارەزا کردی ئەو جاهاتینە ناو بازارەکان. ولهما أن يشترطا الخيار إلى 3 أيام دروستا لبويان مرز دابن تاسي روجان كاتك كوا وإذا وجد بالمبيع عيب فللمشتري رده. كاتك كوا لا أو شتي كوا كريتي عیبێکی تێدا بوو بۆ نمونە سیارەیەکە بڵێن مەرزی دانابوو ئەگەر سیارەکە هیچ کێشەی نەبی چوو فەحسی کرد لە لای فیتەرە ئیتر تعدیل چیە چۆنە ئەو بابەتانە عیبی تێدا بوو لێ هەیە بجێڕیتەوە کابراش پارەکەی خۆی داتەوە.
ئاژەڵێکی کڕیە دەبووە ئەو هابایە مەرجەکانی یادوانەزیێت تێدا نەبوو، خانیەکی کڕیە ئاوی هەبیتن کارەبای باش بێ، هەموو ئەو مەرجانەی کەوا باسەکرێت. کاتێکەوە لە مەبیعەکە لە فرۆشاوەکە لەو کاڵایە عیبێکی دیتەوە مشتری کڕیار لە بۆی هەیە ڕەت کاتەوە. ولا يجوز بيع الثمرة مطلقا إلا بعد بدو صلاحها. دروست نییە بەروبووم کە پێ ئەگاتن بۆ نمونە لەمە و دووە بەرەو بەهارەچین باغ و باغاتی ئەو منتیقەیە پێ ئەگاتن هەر بە کارچی کاورا بچێ بیقرسینیتن. دروست نییە إلا بعد بدو صلاحها، دەبی تەواو وەدیارکەوێتن کە گەیشتیە. لەبەرەوەی جاروایە پێش ئەوەی بگاتن پێشکە لێی ئەدات، هەڵەوەرێت تەزرە لێی ئەدا، یاخود پوچەڵ دەرەچێتن، کۆمەڵێک لەو بابەتانەی کەوا ئافاتە بەسەری دادێتن تا پێ ئەگاتن. ولا بيع ما فيه الربا بجنسه رطبا إلا اللبن. دروست نییە ئەوانەی کەوا ڕیبان تێدایە لە خۆراکەکان لە خواردەمەنیەکان بۆ نمونە قەسب، ترێ، ئەو بابەتانی کەوا ئەوەنە تەنها شیر دەبێتن. دروستە لە شتە تەڕەکان شیر بە شیر ئاعتیادیە، بەڵام وەکو گوتمان کەیل و ئەوانە یعنی زاندراو بن و نەقدەن بیتن دەست بەجێ یعنی و متەماثیلەن بێتن، چکەوانە بابەتێکی ڕیبە بین مەگەر بابەتەکان لێک جیاواز بن متەفاضیل. دروستە. والله أعلم. لەبەن شیرە بە ماستیش بە هەمان شێوە، کە دەڵێ لەبەن ماستیش بە هەمان شێوە، هەنی ئەو حکمەی هەیە. فيشمل الحليب والرائب والمخيض والحامض والمعيار في اللبن. باشا هەمویان دەگریتەوە ئەو بابەتانەی کەوا شلەمەنین و شیرەمەنی. باشە ئەوانە دروستە چونکە ئەوانە پووز بوون، ئەوانە بەسەردانایەت. بەڵێ بەڵێ ملتەزاتی شیری نازانم ینی وەکو پرس بڕۆینیان من دام نابوو زیاتر بڕۆین، بەڵام ئیتر کاتمان خەریکە. بەڵێ 5 دقەمان مایە. جا ئەگەر حەستان لێیە تەمەنەوە دوای دەبی جەماعەتی مۆنتاژیەوەنە بڕۆینیان نا تواناتان هەیەیان نا. بەڵێ دەینە سەر باس و خواسێکی دیکە کە باسی سەلەمە. سەلەم واتە ئێستا دەیگەینێ یعنی شتێک کە ئەتوو دای بنی پارەی بدەی و شتەکە لە دوای پارەی لۆی دابنی. یعنی کەسێک بۆ نمونە دەڵێت کاکە شتێکم هەیە دەیفرۆشم بەڵام ئێستا حازر نییە، یان دوای مەلیسەکە حازر ئەبیتن. دروستە ئەو کڕین و فرۆشنە پێگوتێ سەلەم و دروستە بە تەعجیل کە ئێستا دەیگەینێ. یعنی بۆ نمونە ئێستا گەنمی کە ئەو بەهارەی پێڕ ئەگا ئەو جۆی ئەو بەهارەی پێڕ ئەگاتن، تەمەن گەنم زیاتر هاوینە کە لە کۆتایی بەهاران پێڕ ئەگاتن. دروستە یاخود لۆ پاییزێک کاتێک کە جوی زوشتیوە پێڕ ئەگاتن ئەو معاملە دوور و بەردێژە. تەمان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە چوویتە مەدینە ئەو کڕین و فرۆشنە کرایە لەبەرەوەی ئەوان ئاهلی زراعەت وانە بووینە دارخورما وانیان هەبووە. فەرموویتی با وەزن و کەیل و ئەوەتان دیار بی، واتە ڕێگری لێ نەکردینە لە سەلەم. لۆ ساڵێک 2 ساڵان حتا ئەو معاملە کرایە، بەس فەرموویتی با وەزن و کەیل و کێشان و پیوانەکەتان دیار بی، جا سەدەگەینێ مەرزەکانی کە چۆنن. ويصح السلم حالا ومؤجلا. دروستە سەلەم دەست بەجێ و دواش بخرێ وەکو گوتمە دوای معاملەکە کە لە مەجلیسەکەی خەلاص بوو ڕاستەخۆ کاڵایەکە تەسمیل بکرێ و چێ دوا بخرێتن. فيما تكامل فيه 5 شرائط. واتە بەو مەرجەی ئەو کاڵایە ئەو 5 مەرجەی تێدا بێنەجێ. أن يكون مضبوطا بالصفة. واتە ئەو سیفەتانی کەوا بائع لەبۆ مشتری دەڵێتن تێدا بێنەجێ. بۆ نمونە دەڵێ کاکە ئەوەندە چیلۆیەیە جۆرەکەی بۆن گەنمێکی دێمیە، گەنمێکی بەهاریە، یاخود گویزەکان گویزی ئیسرائیلینە، گویزی ئۆکرانینە، گویزی ئەمریکینە، گویزی خۆماڵینە، یعنی شتەکان بێنەجێ و ئەوەندە چیلۆیەیە لەو کاتەیدا تەسمیل دەکەم ئەو سیفەت و ئەوانە هەموو بێنەجێ.
وأن يكون جنسا لم يختلط به غيره، ودەبێت ئەو شتەیکەوە سەلەنی لێ ئەکرێتن تێکەڵاو نەبێ لەگەڵ شتێکە گەنم لەگەڵ جۆی، گویز لەگەڵ بادام، لەگەڵ باوێ و ئەو شتانە، یاخود مێوش لەگەڵ فورمای، یعنی یەک جنس بیتن. ولم تدخله النار إلا لإحالته، ومەرزێکی دیکە ئەوەیە بە ئاگر نەبرژابێ و نەسووتابێتن مەگەر ئەو شتانەی کەوا بە ئاگر بە ئەندازەیەکی دیاریکراو کە تێکیان نادا، واتە لە خواردن شتیوە سەلەم ناکێ، بەڵام کاتی خۆی کەرپوچ و شتیوە بوو بە ئاگر دەسووتا دروستە لەسەری بکرێت. یان ساواری خۆماڵی، نازامی کارگەکان چۆنە، ساوار دەکوڵێنراوە نیێمەوە ساباس منجەڵی گەورە ئەوە دەبوون و دیانهینان، ئەوە دروستە. بەڵام ئەگەر گۆڕانکاری بەسەردابێنی و بیباتە دەرێ لە حاڵەتی ئاسایی خۆی نابێت، وان لا یەکونە معەیەنەن، نابێت دیاریکراو بێتن، واتە لە شوێنێکی دیاریکراو بێتن، یان لە واتە بۆ نمونە دیاریکراو نەبێتن، واتە ئی شوێنێکیە لەوەی نەکا لەو شوێنەی شتەکە نێتە جێت کەویتە ژێر خەتەر، یاری تایبەت نەبێتن بەوەی کە شتەکە لە دەست بچێتن. وەلا من معەیەنین، لە یەک جۆری وە دیاری نەکاتن کە شتەکە لە دەست بچێتن، یعنی ئەو مەرجانە وأن لا يكون معينا ولا من معين، كأو دو جورا یان ئەو کاتە لە ژێر خەتەر دابیتن. یعنی بۆ نمونە ئەگەر شتەکە ئەوەندە تایبەت بێت لە دەست بچێت، یان لە شوێنێکی وا بێتن ئەو شوێنە ترسی ئەوەی هەبێتن کە نەبیتێ. بۆ نمونە بڵێت ئیفلانە باغیە و لە فلانە شوێنیە، بەو شێوازەی نەکە ئەو باغە نەبیتێ. بەڵێ یعنی بەو شێوازەی کە هەردووکیان چ شوێنەکە چ شتەکە کە تایبەتەکە بە یەک زەوی بە یەک باغی لە ژێر هەڕەشە دابیتن بەو شێوازەی. واتە ئێستا بۆ نمونە بڵێ کاکە ئەمن گویزەکانی مەنتیقەی برادۆستانت دەدەمێ، مەنتیقەکە هەمووە، بەڵام یەک شوێنی بڵێ دروست نییە، یەک شوێن لەبەرەوەی ئەکرێ و شوێنە معڕەز بێلۆ لە ناوچوون تەعینی نەکاتن بەو شێوازە. بەڵام ئەگەر شوێنەکە بەگشتی بڵێتن اعتیادیە. ثم لصحة المسلم فيه 8 شرائط، لەبۆ ئەو شتێک کە سەلەمی تێدا ئەکرێتن، یعنی خودی شتەکە ئێساوە معاملەکە بوو کە 5 مەرز دروست بوو پێویست بوون، لەبۆ خودی شتەکەش 8 مەرز دەبی بێنەجێ. وهو أن يصفه بعد ذكر جنسه ونوعه بالصفات التي يختلف بها الثمن أو همويك. واتا دبيت كسي بائع كأو شتي دفروشي بالسلام بشوازك وصفي جوركو رقزكي بكاتن أو صفتانا كزياوازي بسر باركي، یعنی وەکو گۆتمان ئێستاگە کەرستەیەکی خواردنە، ئەگەر بڵێ منتیقەیەکیە جیاوازی هەیە، بۆ نمونە وەکو گۆتمان ئێستا لەسەر گویزمان هێناوە، گویزی ئۆکرانی زۆر جیاوازە لەگەڵ گویزی ئەمریکی، گویزی خۆماڵی زۆر جیاوازە لە هەمویان. کاکە دەڵێ من گویزی خۆماڵی کلۆ دەینم، گویزی خۆماڵی 1000 بە 80,000 بە نمونە، گویزی دیکە 1000 بە 40,000. ئەگە بە چیلۆبی ئەو چیلۆی بە 4,000 ئەو چیلۆی بە 8,000. کەواتە یەختەلیف الثەمەن، دەبێت جنسەکەی دیاریکە کە چیە جویزە ترێنیە، یعنی ئەوە نییە بڵێن بۆ نمونە مێوژ نییە گەنم نییە، ئەوە جنس و جۆرەکەش دیاری بکاتن چ جۆرێکە، هەم ڕەگەزەکەی یان بۆ نمونە سارەیەکە یابانیان ئەڵمانیە، قەمەرەیە ساڵۆنە، يعني جنس جوركي دياري بكاتب. وأن يذكر قدره بما ينفي جهالة عنه، دبي أندازكي دياري بكاتن كان نزاني ليدا ببات دري شون، يعني بليتن كأون دا تشيلوية أون دا طانية جا طبعا قورة تربويان أون دا سر أوية، يعني
عەدەدەکان هەمووی بڵێتن کە لە بەرامبەر کڕیاری نەزانی نەمینێتن، یعنی شتەکە لە بەرچاوی بێتن. وئین کانە مؤجەلەن ذەکەرە وەقتە مەحەلیه، ئەگەر بێت و شتەکە بۆ نمونە دوای بخا بۆ چەند مانگێک بۆ ساڵێک بۆ چەند ساڵێک ئەوە دیانی کاتی دیاری بکاتن، دەبی کاتی دانەوەی دیاری بکاتن لە مانجی ئەوەندێ لە ڕۆژی ئەوەندەیە. تەبعاً لە ڕۆژی ئەوەندە و لە کاتی ئەوەندا ئەگەر بێت و بۆ نمونە گوتی 6 مانگی دیکە کڕیار داوای کرد کابرای بائع فرۆشیار حازری نەکرد بوو، لۆی هەیە داوای پارەکەی بکاتەوە و لۆشی هەیە لەسەری ڕابوەستی، واتە لە ڕوانگەی شەربیەوە باسەکەی، لۆی هەیە داوای پارەکەی بکاتەوە. دەفتەرێکی تەسمیل کردیە تاکو بۆ نمونە 3 تەن گوێی زیرۆ بینی دامان ناوەکو نمونە، لۆی نەهینا لە مانجی پاییزی داهاتوو ئەو دەتوانی داوای پارەکەی بکاتەوە، دەی مەرجەکان بێ. وأن يكون موجودا عند الاستحقاق في الغالب، وكاتێک دەڵێ بۆ نمونە مانجی هەشتی داهاتوو دەبی لە کاتی دیاریکردن بە زۆری وایە ئەو شتە دەست بکەویتن. باسی ئەزەمات و باسی ئەو کاتانە ناکەین کەوا لە ژێر دەستی تاجیر و ئەوەکان زیاترە، ینی لە ژێر دەستی وەداریە ئەو کاتە کەوا دادێتن، یعنی شتەکە بۆ نمونە توجارویە شتێک دیاری ئەەکەی زروفێک دادێتن کە ئینسان ناتوانیتن. بۆ نمونە کڕۆنەیەک لە وڵاتی مەداهات 2 ساڵ پێش ئێستا کە هەموو شتەکان ڕاوەستان، ئەگەر کابرا وعدەیەکی دابێت تیجارەتێک لە دەرەوە لۆی بێتن نەیەتوانی وعدەکەی خۆی جێبەجێ بکاتن. جا بۆ نمونە في الغالب دەڵێتن. وأن يذكر موضع قبضه، و شوێنەکەی دیاری بکاتن، شوێنی وەرگرتن. بۆ نمونە بڵێ کاکە لە هەولێر لە گەڕەکی فلان لە کۆگای فلان، یعنی شوێنەکەی دیاری بکاتن، نەک بڵێ وەڵا لە هەولێرێتە دەمێ لە هەولێرە لە چێن دەرکاک هەولێر بوویتە شار گەورەیە، خۆ کاکە و گوند و گەڕەکێک نییە بڵێ وەڵا کاکە من لە گەڕەکی فلان لە گوندی فلان دەدەمێت و بچێ ناو گوندی هەموو کەس دەتبینی، بەڵام لە هەولێرێ نابیندرێ نازاندرێ، کەواتە دەبی مەوضعەکەشی دیاری بکە. وأن يكون الثمن معلوما، پارەکە دیار بێ، ئەو پارەی کەوا دەدرێتن لە بڕی شتەکە دەدرێت دیار بێ. وأن يتقابض قبل التفرق، و پارەکەش قبض بکرێ، واتە مشتری کە ئەو شتەی دەکڕیتن لە کابرای کڕیار کە بە سەلەم دەیداتێت دەبی پارەکەی دەستبەجێ بداتێ، تەقابض ڕوو بداتن، نەک بڵێ وەڵا دوایە لۆ دەینم. وأن يكون عقد السلم ناجزا لا يدخله خيار الشرط، كأو خاڵەیان زۆر مهمە، واتە دەبی عقدی سەلەم کە توشتێک دەدەی لەمە دوا کڕیار عەفەن فرۆشیار شتەکەت بداتێ دەبێ ناجیز بێ. ناجیز واتە چی؟ قەطعی بێ، کڕین و فرۆشتەکە ببڕێتەوە، خیاری نەکەویتێ بڵێ وەڵایی ئەرێ مۆڵەتەکەم پێ نادەی تا 3 ڕۆژان بزانم دەتوانم ئەو معامەلەی جێبەجێ بکەنیان نابێ. لە سەلەم خیاری تێدانیە، دەبێ ڕاستەوخۆ قەتع بکرێتن، قەبضی پارەکەش بکرێتن، بەو هەشت مەرجانە دەکرێتن سەلەم بەردەوام بێ. والله ئەعلەم. دەخوای گەورە داواکارین ئینشاءالله لە کڕین و فرۆشتنەکان، خوای پەروەردگار حەڵاڵمان پێ بدا و لە حەراممان پارێزێ، خوای گەورە موفقمان بکە ئینشاءالله لە ماڵ و موڵکی حەرام، خوای پەروەردگاری ئینشاءالله هەموو لایەکمان زیرەکتر و زاناتر بکاتن بەو شەریعەتەی لۆی کە ئینشاءالله بەختەوەر بین لە دنیا و ڕەزامەندی خوای گەورە لە قیامەت وەدەست بێنین. والسلام عەلەیکم ورحمەة الله وبرکاته.